بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ما مصا قورا كانم برا خوشويستا كانم سلام ورحمتي خوي قورا لهم ولا يبي خوي قورا بخاطرنا بيروزا كاني خوي ام كوبونا ام جلسه ام دوريه بكاتا مايل خوشبوني همومانو برزبونوي درجمان لروج قيامته خوشويستانم كاتي اقرينو بو خزمتي قراني بيروز سيري ڕووداوەکانی قورئانەکەین سەیری ژیانی پێغەمبەرانەکەین ودوا عليهم السلام ودواجار سەیری هاتنی ڕیسالی پێغەمبەرەکەین عليه الصلاة والسلام خاڵێک ئەبینین کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە سنەتی بانگەواز خوای گەورە سنەتی سابتە لە کەونا بەڵام ئەو جیاوازی کە هەیە بۆ سنەتی بانگەوازە سەرنجی پێغەمبەرانی پێشوو بدەن عليهم السلام هەر پێغەمبەرێک کە هاتبێت کاتێک گەشتۆتە قۆناغ کۆتا مەتاف ئەبینی خوای گەورە خۆی تەداخل ئەکاو ئەو پێغەمبەرە عليه السلام یان ئەو موسڵمانانە سەر ئەخا ئیتر بۆ ئیبراهیم عليه السلام ئاگر سار دەکاتەوە بۆ موسا عليه السلام دەریا شەقەکە بۆ نوح عليه السلام فەیەزان هەڵەسێنێ بۆ عیسا عليه السلام بەرز دەکاتەوە بۆ ئاسمان هەر پێغەمبەرێ لە پێغەمبەران عليهم السلام خوای گەورە لە کۆتا مەتافە لە کۆتا مەرحەلەیە بمعجزەیەک بە ئاەتی لە ئاەتەکانی خۆی ڕزگاریان ئەکا و سەریان ئەخا بەڵام ئەوەی جێی سەرنجە کاتێ سەرنجی ئومەتی ئیسلامی ئەدەی کاتێ سەرنجی پەیامی ئیسلام ئەدەی خوای گەورە ئەم یاسایە ئەگۆڕێ ئیتر کاتێک کە محەممەد هات عليه الصلاة والسلام محەممەدیش کەیە عليه الصلاة والسلام ئەو ئازیزەمان لە ساڵی فیل ئەو ساڵەیە دوا تەداخلی ڕاستەوخۆی خوای گەورەیە لەسەر زەویە کاتی ئەبرەهە بە خۆی سوپاکەوێ ئەوێ کەعبە بڕوخێنێ خوای گەورە تەیرە ئەبابیلە ئەنێرێ و سوپاکە لە ناو ئەبا کە ئەنەما بە بەشەریەت و بە ئیمانداران بڵێ ئەی باوەڕداران ئەمە کۆتا تەداخلی ڕاستەوخۆی خوای گەورەیە بەبێ سەبەب بۆیە بەهاتنی پێغەمبەر عليه الصلاة والسلام و بەهاتنی ئیسلام یاساکە گۆڕە بوو بە ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم ئەگەر ئێوە دینی خوا سەر بخەن خوا سەرتان ئەخا ئیتر ئەوە دەرچوو لەبەر ئەوەی تۆ باوەڕداری لەبەرەوەی ئیمانداری لەبەرەوەی محەممەد عليه الصلاة والسلام پێغەمبەری خوایە خوای گەورە ئیتر بە موعجزە ئاسا سەریان بخا ئیلا ئەبێ موسڵمانان باوەڕداران خۆیان ئەسباب بگرنە بەر ئەو کاتە خوا سەریان ئەخا ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم ئەفەرمێ ئەگەر ئێوە دینی خوا سەر بکەن خوای گەورە سەرتان ئەخا نافەرمێ لەبەرەوەی ئیمانداری سەرتان ئەخەین ئەمە ئەو خاڵەیە کە زۆر جار من و تۆی باوەڕدار تێ ئەکەوین ئەو بۆ خوا سەرمان ناخە ئەو بۆ موسڵمانان لە شکستان ئەوە بۆ ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە خەلەلەکە لای ئێمەیە وعدەکەی خوا بەرقەرارە وعدەکەی خوا هەیە بەڵام ئەوە ئێمەین بە موهمەی خۆمان هەڵنەساوین بە نەسرەتی دینەکە هەڵنەساوین ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم خۆشەویستانم سەیری بکە پێغەمبەری خۆشەویستمان عليه الصلاة والسلام کاتێک ئەبینی لە جەنگی بەدرایە مسلمانان ئەوەی خۆشەویست و نوری چاومان عليه الصلاة والسلام ئێڵێت هەمووی وەکو ئەفەرمێ وەکو خۆی جێبەجێ ئەکەن بەڵام خوای گەورە نەسرەت ئەنێرێ بەڵام کاتێک لە جەنگی ئوحودا تەنها چەند هاوڵێک فەرمانەکە ئەشکێن و پێچەوانی فەرمانەکە ئەجوڵێنەوە خوای گەورە لە ئاخر جەنگی ئوحود دوو قۆناغە قۆناغی یەکەم هەموو ئەوەی خوا و پێغەمبەر فەرموویەتی وەکو خۆی جێبەجێ ئەکەن سەر ئەکەون لە قۆناغی دووەمە مسلمانان بەتەنها هەر ئەوەنە بەتەنها ئەوەنەی فەرمانەکە ئەشکێنن چەند مسلمانێکی کەم ئەبینیت خوای گەورە مسلمانان تویشی شکست دەکات لە جەنگی ئوحودا لە جەنگی حونەینە تەنها کۆمەڵێک کەس کاتێک بە زۆری خۆیان نازین خوای گەورە تویشی شکستی کردن ئەم دینە وایە ئەبێ ئەو یاسایانی کە خوای گەورە دایناوە بۆ سەرکەوتن ئەو ڕێگانی دایناوە بۆ سەرکەوتن خۆ پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام ئەبێ یەک بێک جێبەجێکری ئەو کاتە خوای گەورە نەسرەت ئەنێرێ بۆیە خۆشەویستانم ئەگەر سەرنج بدەیت لە تاریخی ئومەتی ئیسلامی کاتێک کە لە ساڵی 307 هیجریە قەڕامیتەی هێن پەلاماری کوێ ئەدەن پەلاماری حیجاز ئەدەن پەلاماری شاری مەکە ئەدەن مەکە و مەدینە هەشتی دڵحیجەیە و یەوم تەرویەیە ئەیەن بەسەر شاری مەکەیە ئەفەرمون مێژنووسان ئەفەرمون لەو ساڵەیە گەورەترین قەتڵ و عام کرا ناو کەعبە پڕ بوو لە دەستی قرتا و سەری قرتا و قاچی قرتا و یعنی قەسابخانێکی گەوریان خوڵقان لە مێژووی تاریخی ئیسلامیە دوجار فەرماندەکەیان سەرکردەکەیان
وتی بڕۆن بەردەڕەشەکەم بۆ بێن بەردەڕەشەکەیان بۆ هێنا ئەوە بەرزی کردەوە بۆ ئاسمان وتی والعیاذ بالله تەحەدای خوایە کرد وتی ئەگەر ڕاست ئەەکەی تێرە ئەبابیلەکانت بنێرە بەڵام خۆی گەور تێرە ئەبابیلەی نەنارد بەردەڕەشەکە ئەباتەوە بۆ یەمەن ئەنێکە فەرموو بەحرێنە ئەیبات بۆ لای خۆیان زیاد لە 12 ساڵ ئەم بەردەڕەشە لای ئەوانە حاجیان ئەچوون تەوافیان نەکرد حاجیان نەکرد بەردەڕەش لەوێ نەبوو بەڵام خۆی گەورە نەیفەرموو ئەم ئیهانەیە بۆچی چۆن ئەبێ بەردەڕەش ببرێ نا دوجار مسلمانان خۆیان ئەبێ خۆیان یەکخەنەوە جارێکی تر بە هەمان شێوە بڕۆن بەردەڕەشەکە بێنەوە کاتێک لە ساڵی 656 هیجریە تەتەرەکان هاتن بەغایان ڕوخان خەلافەتی عەباسیان ڕوخان خەلیفەی مسلمانان کاتێک دەستگیر کرا چۆن قەزافیمان بینی با شەقلیانەدا ئاوە بە لەقە چوونە سەرسی خەلیفە و خەلیفەیان ئاوا کوشت تەنانەت نەساراکان مەسیحیەکان ئەڵێن ئەهاتنە دەرەوە کاتێک کەسێکی مسلمانیان ئەبینی شەرابەکەیان ئەکرد بە دەموچاویە ئەیانوو ئەمڕۆ دینی ڕاستی دەرکەوت دینی مەسیح دەرکەوت بەم شێوازە بە هەزاران خەڵق قەتڵ و عام کرا خی گەور نەیفەرموو ئەم بێحورمەتیە بەرامبەر مسلمانان بۆچی ئەکرێ نەیفەرموو ئەمانە ئیماندارن ئەبێ سەریان خەم نا قاعیدەکە وایە ئین تەنصروا الله ينصركم ئەم شەپۆلەی تەتەر و مەخۆل ئەڕوا حتا کوێ حتا ئەگاتە میسر لە میسر قاعیدێکی لێیە بە ناوی سەیفەدینی قوتس سەیفەدین لەوێیە بەڵام سەیفەدین ئەم فەرمانە جێبەجێ ئەکا ئین تەنصروا الله ينصركم کاتێک کە مەغۆل و تەتەریێن پەلامار ئەدەن ئەم ئەڵێ من تەنها 12,000 کەسم هەیە ئاخر 12,000 کەس بەرامبەر ئەم هێزە کە خەلافەتی گەورەی عەباسی بەرگەی ناگرێت چییە؟ چێ بەرگەی ئەگرێ؟ بۆیە دوجار کورتەکەی ئەوەیە بڕیار ئەدا خۆ ئێمە ئەگەر بەرگری نەکەین و بەرگری بکەین نەدەکوژرین ئەی بۆ نەچین لە پێناوی خوایە خۆمان بەخت بکەین بەڵێ کاتێک ئەچن بۆ بەرەو شەڕەکە ئەڕۆن بەرەو غەزاکە ئەڕۆن لەو کاتەیە مسلمانە لە شپرزەیە ئەبن کەسێک بەلای سەیفەتینە تێ ئەپەڕێ ئەفەرمێ یا سەیف یا قوتس لەقەد سەبەقتوکە ئیلە الجەنە کەسێکە بە سواری ئەسپێکە و دەمولوت هێڵ پێکا و ئەڕوات ئەڵێ ئەی سەیف پێشت کەوت ئەی قوتس پێشت کەوتم بەرەو بەهەشت ئەمیش ئەم دەنگە غەریبە بەلای ئەم دەنگە چێیە نای هەستەکە ئەیناسێ بەڵام ناو غەڵ بە غەڵب و شەڕ و ئەمان نازانێت چێیە دیقەتەیە چەند هەنگاوێکە ڕوا و لێ ئێدەن ئەیخەنە خوارەوە ڕائەکاتە سەری بزانێ ئەم کەسێک چێ بوو وا لێ درا پێکرا دەموچاوی لا ئەبا سیر ئەکا هاوسەرەکەیەتی سەیف قوتس کە ئەیبینێ هاوسەرەکەیەتی بەحار ڕۆحی تیاماوە هاوار ئەکاوە زەوجەتاوە حەبیبەتە هاوسەرەکەم خۆشەویستەکەم ئافرەتەکەیش دەرسێکی جواندا ئەدا بۆ ئەو بۆ ئێمەش ئەفەرمێ قوتس مەڵێ وا زەوجەتاوە حەبیبەتە مەڵێ هاوسەرەکەم مەڵێ خۆشەویستەکەم من شەهیدم و بەرەو بەهەشت ئەڕۆم بڵێ وا ئیسلامە بڵێ ئەی هاوار ئیسلام ئەگەر ئەمڕۆ تۆ بشکست بێنیت بۆ هەتای دەوڵەتی ئیسلامی زنو نابێتەوە خەلافەتی ئیسلامی زنو نابێتەوە خێزانی گیانەسپێرێ و سەیفەدینی قوتس ئەفەرمون بە هەردووش مشێرەکەی هاوارەکە وا ئیسلامە بۆ یەکەمین جار هێزی مەغۆل و تەتەر شکست پێێنێ و کۆتایان پێێنێ مامۆستانی عەزیزم ئەگەر دیقەت بدەین خۆی گەورە سوورەیەکمان هەیە لە قورئانە سوورەی دەعوەیە زانایان معڵی مامۆستانی بەڕێزە سوورەی عەسر سوورەی دەعوەیە لەکوایە خۆی گەورە خسوێتی بینی دوو سوورەتەوە ئەلهاکم التەکاثر وەیل لكل همزة لمزة هەردوو ئەم سوورەتە باسی دنیایە الذي جمع مالا وعددا ألهاكم التكاثر حد هردو سورتك باسي دنيايا كأنما أيبان خواص ئاگادار بە ئەو شتەی کە فریود ئەیاو ئەو شتەی ئەبێ بەڕێگر لەبەر بەگەیشتن بە ئامانجی بانگاوازەکەت بریتیە لە دنیا بریتیە لە دنیا إنما أموالكم وأولادكم فتنة أو تاقیکردنەوەیە ئێمە ئیبتیلامان هەیە و فتنەمان هەیە ئیبتیلا تاقیکردنەوەی بە ناڕەحەتیەکان هەر کاتێ خۆی گەورە ئینسانی تاقی کردەوە بە ناڕەحەتی بە نەخۆش بەشکست پێوترێ ئیبتیلا ولنبلونكم بشيء ابتلاء ئەوەیە بە ناڕەحەتی بۆیە خۆی گەورە بە دوای ئیبتیلا چی هێنێ بەشارە مژدە ئەدا چونکە ئینسان ئەو کاتی لە شکست و لە ناڕەحەتی و لە نەخۆشیایە زۆر محتاج بەخوایە زۆر لە خوا نزیک ئەبێتەوە بۆیە بەردەوام داوا لە خواکە ئەم کوردستانی خۆمان ساڵی نەوەتەکان مزگەوتەکان جمعیان هات ئافرەتەکانمان داپۆشراو بوون بۆ
چونکە لە ئیبتیلایە بووین قات و قڕیب و برسی بوو مزگەوتەکان پڕ بوون ئافرەتەکەمان خاوەن شەر بوون داپۆشراو بوون بەڵام کاتی خۆی گەورەی یاساکەی گۆڕی بە دوایە فیتنەی هێنا ئەی فیتنە چییە؟ فیتنە تاقیکردنەوەی بەشتانێک کە خۆشەویستە لەسەر دڵ بۆیە خۆی گەورە بە دوای فیتنەیە سقوتێنێ ئیستیغفارێنێ چونکە ئینسان زۆر لە فیتنەیە ئەکەوێ وظن داود أنما فتناه داود وایز کەواتە فیتنە چییە؟ تاقیکردنەوەی بەو شتانی خۆشەویستە ماڵ و سامان و مناڵ فیتنەن خۆشەویستن ئینسان زۆر دووچاری شکست دەکەن ئەفەرمی ئەی بانخواست ئاگادار بە ئەو شتەی کە ڕێگرە لەبەر بە ئامانجگەیشتنی بانگەوازەکەتە بە گەیشتن بۆ ئامانجەی کاری بۆ ئەوکەی بریتێ لە دنیا باسی جەنگی بەدرمان کرد ئەحودمان کرد وتمان جەنگی ئوحود دوو قۆناغ بوو لە قۆناغی یەکەمە ئەم هاوڵانە چوون بۆ سەرکەوتن بۆ دیفاع لە دینی خوای گەورە لە قۆناغی یەکەمە سەری خستن ئەو کاتە ئەو هێزەی ئەو کەسەی کە عەلەمی هەڵەگرت ئاڵای هەڵەگرت ئەبوایە بەهێزترین کەس بوایە بەنی عەبدودار ئەوان ئاڵایانە چونکە هەمیان پاڵەوان و چوارشانە و کەسی جەربەزە بوون ئەوان ئاڵایان هەڵەگرت لە قۆناغی یەکەمە چواردە کەس لە پاڵەوانی ئەو هێزەیان کوشت کەس نەما ئاڵا هەڵبگرێ بۆیەش ڕایان کرد و شکستیان هێنا کاتێ ڕایان کرد شکستیان هێنا چەند موسڵمانێک نەک هەمووی چەند کەسێک دڵیان چوو بەلای ئەو شمشێر و تفاق و زەخیرەی کە قورێش بەجیان هێشت بوو تەنها لەحظەیە دنیا گۆڕا نێتەکە گۆڕا لە خوابوونەوە نێتەکە گۆڕا بۆ ئەو غەنیمەتی کە ئەوان بەجیان هێشت بوو خوای گەورە مسلمانان توش شکست کرد مسلمانان بوو بەهۆی شکستی مسلمانەوە برینداربوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم و شەهیدکردنی ئیمامی حەمزە و چەند هاوڵی تر ئاگامان لێبێ خۆشەویستانم سنەتی دەعوا وایە ئەوەی ڕێگرە لە بەردەم دەعوایە دووشتە دنیایە ماڵ و مناڵە پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەلوەلەد مەجبەنەتون مەجعەلەتون ئەفەرمێ ئینسان وایە ماڵ و مناڵ وایە کە ئەفەرمێ ئینەما ئەموالکم و ئەولادکم فیتنە لەسەر چێ دابەسی هاوڵێکی بەڕێزی پێغەمبەری خۆشەویست بۆ عەلەیهی سەڵات وەسەلام هەر کاتی ئەیویست بڕوا بۆ غەزا بۆ جەنگ مناڵەکەی و ژنەکەی ئەیان گرت توخوا بۆ چێمان بەجێ لە ژنەکەی پیاوە کە تۆ بڕۆی شەهید بکرێ شتێکی لێبێ چی لە مناڵانە بکەم چی لەمانە بکەم مناڵەکان لەگریان باوەم بەڕۆ بەجێمان مەیەڵا ئەم پیاوەش سارد ئەبۆ دائانیشت خوای گەورەش فەرمووی ماڵەکەتان و مناڵەکانتان فیتنەن واتە ئەمەنە خۆشە تاقیکردنەوەی ئەمەنە خۆشەویستە تووشی شکستانەکە بۆیە خوای گەورە ئەفەرمێ مینە المؤمنینە ڕیجال صەدەقوا ئەفەرمێ لە ناو ئیماندارانە ڕیجال هەن طبعا ڕیجال علەمایان ئەفەرمون سێ جۆر ڕیجالمان هەیە رجل شغله معاشه عن معاده کەسانێکمان هەیە پیاوانێکمان هەیە دنیا مەشغوڵی کردووە و بیری قیامەتی نییە فتلك درجة الهالكين أو كسان كتياج ورجل شغله معاشه معاده عن معاشي كسيتر قيامة دنيا لبير بردوتو خمي دنياينية هر خريجي قيامته وزقيرك وكرنوه بقيامته فأمانة درجة شين مفلحين سرفراز لقيامتها بلام كسكي ترمانية شغله معاشه لمعاده دنياي خصوته بيناي قيامته وابتغي فيما آتاك الله دار الآخرة وات أي إنسان أوي هتا گەنجێتیەکەت عمرەکەت چوست و چالاکیت شەهادەت ماڵ و سامانت بیخە پێناوی قیامەتەوە ئەم جۆرەیان چێن فائزینن فائزین لەگەڵ مفلیحین گیان مفلیح ئەوەیە ئێستا ئیمتیحانێکە کرێ لێرە ئەکرێ لەم 50 کەس بێ چلی دەربچێ ئەم چلە مفلیحن بەس کێ فائزە ئەو کەسەی یەکەمە بێ ئەو کەسەی کە دنیا ئەکا بە کێڵگەی بۆ قیامەت ئەو شەهادە و ئەو گەنجیە و ئەو شەهاد و ماڵ و سامانی کە هەیەی ئەی خاتە پێناوی قیامەتەوە ئەمە فائزن لە قیامەتە بۆی ئەفەرمون فمنهم من قضى نحبه نافەرمی ئەجەلە نەحب جایە لە ئەجەل برایان عەزیز هەمومان ئەجەلێکی دیاریکراومانەیە بەڵام نەحب بریتیە لەو مردنی کارەساتبار مردن لە ساحەی ڕوبەڕووبوونەوە مردن لەسەر پەتی سێدار ئەو پێوترێ نەحب واتە ئەم پیاوانە ژیانی خۆیان کردو بە قوربانی دینەکەیان لە پێناوی دینەکەیانە خۆیان بەخت ئەکەن خۆشەویستانم طبعا قورئانە فەرمێ گەک بڕین بۆ قورئان چەند خاڵێک دیاریەکە بۆ کەسی بانگەواز ببرن چکە کاتەکەمە ئەبێ بابەتەکە کورتکەمەوە
یەکێ لەو خاڵانەی کە زەرورە کەسی بانخواز هەی بێ تۆی بانخواز هەت بێ هەمومان وەکو بانخوازی هەمان بێ یەکەم بریتە ئەسەف النەفس وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئۆقرینە ئەگەر کەسێکە بێ بێباوەڕ بێ هاوڵانیشی ئاوا پەروەردە کردبوو ئاوەڵانی ئاوا پەروەردە کردبوو کاتێ پێشەوە ئەبوبەکری سیدیق ڕەحمەتی خوای گەورە لەم پیاوە بێ باوەڕ ئەهێنێ کاتێ پێغەمبەری خۆشەویست وحی بۆیێت یەکسەر دەسەکا بەچی بانگەوازکردن لە خێزانەکەی لە هاوڵەکەی لە ئامۆزاکەی دەست پێ ئەکا چونکە لە دوای ئەسەف النەفس بریتێ لە چی بریتە لە مبادرە دەست پێشخستن وسابقوا وفي ذلك فليتنافس المتنافسون منافسة كردن مهمة ما مستعني عزيز براني خۆشەویستم کاتێک کە تۆ ئەتەوێ بانگەواز بکەی کاتێ پەیامی هیدایەتت پێیە یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئەویش ئەوەیە کەسێک هەیە من و تۆ ئەمانوێ پەیامی هیدایەت بین بەگوێیە ئەبێ ئەلەیرەیە مبادرە و سیباق دەست پێ ئەکا کام لە من و تۆ ئازا بوو توانی زووتر بەو کەسە بگا پەیامی هیدایەت بدا بەگوێیە هەتا وەکو ڕۆژی قیامەت ئەم گەنجە خۆی ئەم کەسە خۆی چەنێ عیبادەتەکە چەنێ مناڵ پەروەردە ئەکا چەنێ ئاکاری جوان ئەنوێنێ خۆی خێزانی نەوەکانی هەتا ڕۆژی قیامەت ئەوەی کە لەمەوە بە پەروەردەی ئەمێت هەر هەمووی لە تەرازوی چاکەکانی توایە پێشەوە ئەبوبەکری سیدیق ڕەضا و ڕەحمەتی خوای گەورە لێ بێ ئەم دوو خاڵی تەطبیق کرد چونکە پێغەمبەری خۆشەویست ڕۆژە لەگەڵ دایکمان خات و عایشەیە بوو سەیری ئاسمانیانە کرد فەرمووی ئەی عایشە ئەزانی چی شتێ لە ئەستێرەکانی ئاسمان زیاترە فەرمووی ئەی پێغەمبەری خوا الله ورسوله خۆتی فەرق خوا و پێغەمبەرەکەی ئەزانن فەرمووی کردەوەکانی عومەری کوڕی خەتاب لە ئەستێرەکانی ئاسمان زیاترە دایکمان خات و عایشە فەرمووی لە دڵی خۆماوتم خۆزگا بیتە کردەوەکانی ئەبوبەکر چونکە باوکێتی حەزەکە باوکی ئەو خێرە گەورەی دەستکەوێ بۆ ئەم کردەوەکانی ئاوا بێ ئەڵێ دڵمە حەزم کرد بخۆزگوتم خۆزگا بیتە کردەوەکانی ئەبوبەکر لە ئەستێرەکانی ئاسمان زیاترن ئەفەرمی ئەم جاڕووی تێکردن و فەرمووی ئەی عایشە ئەوەش بزانە ئەبوبەکری عومەری کوڕی خەتاب خۆی و هەموو کردەوەکانی یەک کردەوەی چاکەن لە کردەوەکانی ئەبوبەکری سیدیق بۆچی چونکە پێشەوە ئەو کرد لە سابقون بوو لەو کەسان نەبوون لە سەرەتاوە بانگەواز باوەڕیان هێنا کاتێ دەعوەکە گەیشت بە ئەبوبەکری سیدیق ئەو شەوە ڕۆشتەوە ماڵەوە بیری کردەوە فەرمووی ئەم پەیامە گەورەیە هاتووە ئەکرێ کەسێک لێی بێ بەش بێ فەرمووی سوێن بەخوا ئەم شەو ناخەوم ئەبێ کەسێک ئەم شەو باوەڕ بێنێت لەناو جێکاکەیە بیریە کردەوە بچم بۆ لای چێ بچم بۆ لای ئەبوالحەکەم ئەبوو جەهل بچم بە لای عاسی کوڕی وائیل بچم بە لای ئومەی کوڕی خەلەف بچم بە لای چێ بیری ئەکردەوە چێ شیاوە چێ خۆشدەسە بۆ باوەڕهێنان با بچم بە لای ئەو بیری کردەوە لە قوڕیشە هەمووی هێنایە پێچاوی بیری چوو بە لای بیلالی حەبەشی بیلالی حەبەشی کۆیلە بوو عەبد بوو لە ماڵی ئومەی کوڕی خەلەفە تەشبیه نەبێ ئەگەر ئەمە خانووەکە بێ لە خواری خوارەوە کولانەیەکی دروست کرد بۆ ساگەکەی ژوورێکی بچووکیش بۆ بیلال وەکو ئینسان سیر ناکرا وەکو کڕین و فرۆشتنی پێوە کرا کۆیلە بوو خاوەن هیچ شتێک نەبوو بیلال نیوەشەوە و لە ناو ژوورەکەی خۆیان خەوتووە ئیتر ئەبێ ئەم پیاوە ئەم ئینسانە کە هیچ سەنگێکی نیە لای خەڵک بە کوڕە ڕەشەکە و بە کوڕی ژنە ڕەشەکە و بە قەڵە ڕەشەکە بام کرێ ئەبێ هەستی چی بێ ئەبێ لەو کاتەیە بیری لە چی کرد بێتەوە لەو کاتەیە گوێی لە دەنگێکە بە ئەسپایی هاوار بانگەکە بیلال سێجار لەسەرێک بیلالی حەبەشی وەکو هەورە چاقماخەیەک لی بدا یەکەم جارە ناوی خۆیە بیستێ ئاخر کەسێک یەکەم جارە ناوە بیستێ تو هەتاسە پێ بڵێن کوڕی قولە ڕەشەکە و ئێستاش یەکێ پێت بڵێ بیلال بە ناوی خۆتەوە عەجیبە تو بڵێ خەیاڵ نەبێ سەر هێن دەرەوە سەیر ئەکە چێیە سەیر ئەکا یەکێکە لە بازرگانەکانی شاری مەککە یەکێکە لە گەورە بازرگانەکان کێیە ئەبوبەکری سیدیقە یەکسەر ئەفەرمێ لەبەیک لەم خۆشی ئیتر من بەناوی خۆم ماوەمەکرێ بازرگانی بەناوی خۆی من بانگەکە بەناوی خۆمەوە ئەفەرمێ لەبەیک ئەچێ بەرەو پیری سەیری گەوری ئەبوبەکری سیدیق کە ئەفەرمێ بیلال حەز ئەەکەی بەیەکەوە پیاسێ بکەین بە کۆڵانەکانی مەکەیە ئەمە تۆ بڵێ خەو نەبی بیلال ئەیبینێ تۆ بڵێ بیلال بازرگانێکی گەورەی وەکو ئەبوبەکر ڕەضا و ڕەحمەتی خوای گەورە لەو پیاوە گەورەی ئیسلام بێ
بە بیلالێکی کۆی لە کە حسابی ئینسانی بۆ ناکرێت پێی بڵێ بیلال پێی بڵێ بیلال پیاسە بکەین تۆ بڵێ نا ئەم ئاواتی گەوری خۆیەتی ئەڵێ بەڵێ لە خزمەتیان کاتێک ئەڕۆن پێشاو بکەسی ڕێک قۆڵەکە بە قۆڵیان بیلال خوایە ئەمە چی ئەبینم یعنی ئەم ئینسانە چییە ئەمە فریشتەیە هاتووە قۆڵەکە بە قۆڵما ئەنجا دوای ئەوەی کە لەسەر زەویە ئەیباتە دنیای خەیاڵەوە ئەیبا بەرەو ئاسمان ئەبوو بەکری سدیق ئەفەرمێ بیلال ئەفەرمێ بەڵێ ئەفەرمێ سەیری ئەو ئەستێرە و مانگا بکە ئەڵێ بەڵێ ئەڵێ پێ دوایە ئەو مانگ و ئەستێرانە لات و عوزا و مەنات و هوبەل دروستیان کرد بێ ئەڵێ نەخێر ئەڵێ ئەزانی چێ دروستی کردن ئەڵێ نەخێر ئەڵێ خوای گەورە ئەفەرمێ خوا چێ ئەفەرمێ خوای گەورە ئەو زادەیە کە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلامی ناردووە بە پێغەمبەر تۆ محەممەد دەناسی فەرمووی بەڵێ ئەو صادق الئەمینە کەسێکی ڕازگۆ دەست پاکە فەرمووی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ڕەوانەکراوی ئەو خوای گەورەیە هاتووە من و تۆ ئەکا بە برایەک ئامادەی باوەڕ بە محەممەد بێنی عەلەیهی سەڵات وەسەلام تۆ بڵێ بیلالێک ئەم هەموو شتە ببینێ بڵێ نەخێر بیلال یەکسەر باوەڕەهێنێ ئەو بیلالەی کە پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ گوێم لە تەقەی نەعلەکانی بیلال بوو لە پێش خۆمەوە یەک کردەوەی چاکەن لە کردەوەکانی ئەبوو بەکری سدیق بۆ چونکە ئەبوو بەکری سدیق لە سابقون بوو لەو کەسان نەبوو کە مبادرەی کرد دەست پێشخەری ئەکرد ئەگەر تۆی خاوەنی ئەو فەزڵە بی هەر کاتێک کەسێکت بینی یەکێ لە زانایان قسەیەکی جوانەکە ئەفەرمێ لێکێ لە وڵاتە ئەوروپیەکان بۆ محازەرە بۆ شارێک ئەڕۆشتین بۆ دەرەوە ئەڵێ سارێ بەلامانە تێپەڕ بوو کۆمەڵێک گەنج بوو تەجیلان ئاخر سەودا دابووی گۆرانی ئەوت ئەڵێ وتیان تۆ سێری کە مامۆستا تو خوا مەحاڵەوانیتیان وتم برا گەورەکەم ئەزانن ئەوە بانگی ئێوە ئەکەن وتی چۆن بانگی ئەمەکەن مامۆستا وتی ئەم ئینسان ئەگەر بۆ خۆی گوێ لە گۆرانیە بگری ئەمە حاڵەتێکی سروشتیە بەڵام کاتێک کە تۆ ئیزعاجەکات پێت ئەڵێ ئەی هاوار فریام کەوە من فەوتاوم فریام کەوە ئەوە پەیامە بۆ ئەوە بۆی فریان کەون فرای ئەوانە بکەون پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام لە مەجلیسێکا دانیشتە بوو باسی بەهەشتی کرد هەموومان بیستومانە فەرمووی یەکەم گروپ کە ئەچنە بەهەشت بە محاسەبە 7,000 یەکەم و ئەوڵیان بە یەکانگ ئەچنە بەهەشت یەکەم و کۆتاییان بە یەکانگ ئەچنە بەهەشت هەموو هەوڵان دانیشتم کەس قسەی نەکرد یەک هاوڵی یەکسەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوعام بۆ بکە با لەو 7,000 بووم فەرمووی تۆ لەوانەی یەکسەر هاوڵێکی تر فەرمووی ئەی پێغەمبەری خوا دوعا بۆ منیش کە فەرمووی تەواو ئەو کاشە پێشت کەوت برا گەورەکانم لە دینداریە یەکش زۆر مهمە مبادرە و سیباق زۆر مهمە لە پێناوی خەیرە وسابقوا وسارعوا وفي ذلك فليتنافس منافسە بکە لە پێناوی خوایە سرعە بکە سیباق بکە لەو پێناوەیە کەواتە خاڵی یەکەم مامۆستانی ئەزیبریتێ لە مبادرە خاڵی دووەم کە زۆر گرنگە بەمە کۆتایی پێ نوازم کاتەکەم کۆتایی پێهاتووە چونکە خاڵەکان زۆرن بەس ئەوەی کە گرنگە بریتیە ئەبی ئەو کەسە خاوەنی عیلم بێ طبعا مبادرە جورئەیە بێت بەڵام جورئە بەبێ عیلم سەرگەردانیە شێخ عەبدولقادر گەیلانی قسەیەکی زۆر جوان هەیە ئەفەرمێ ئەو کەسەی ئیش بۆ دین ئەکا بەبێ عیلم شەڕی لە خێری زیاترە ئەو کەسەی ئیش بۆ دین ئەکا بەبێ عیلم شەڕی لە خێری زیاترە ئاگات لێ بێ چونکە ئێمە بەلاغمان هەیە بەلاغ چییە بریتێ لە جوان عەرزکردنی ئیسلام بریتێ لە جوان دەرخستنی ئیسلام بۆیە هەنێکە فەرموون لە زانان ئەفەرموون بەلاغ ئیشی عولەمایە واتە ئەبی ئەو کەسە خاوەنی شارەزایی و توانا و عیلم بێ بۆی بەرامبەر ڕاکێشێ بەلای خۆی و ئیسلامی بۆ عەرز بکە بریتیە لەوەی کە تۆ بتوانی بە جوانترین شێوە ئیسلام عەرز بکەی خۆشەویستانم طبعا پاداشتی دعوا خوای گەورە بەهشتێکی داناوە هەنوو عولەما ئەفەرموون بەهشتێک هەیە لە قیامەتە بەهشتی ئائیلیە جەناتی عەدن ئەفەرموون بۆ چێیە بۆ کەسانەیە وەمەن صەلەحە ئەو کەسانن کە خۆیان و ماڵ و مناڵیان لەسەر ئیسلاح جیاوازی متەقی لەگەڵ کەسی ساڵحە چییە خۆشەویستمان ئەفەرمی ئەتەقوا هاهونا تەقوا ئەلەیرایە ئەی سەڵاح کامەیە ساڵح پێشەوانی فاسدە واتە فاسد هەر کاتێ من و تۆ لە خێزانەکەمانە لە گەڕەکەکەمانە لە شارەکە و لە کۆمەڵگاکەمانە فەسادێکمان بینی خوار و خێچێکمان بینی ئیشی من و تۆ ئەوەیە پلان دابنین بۆ چارەسەرکردنی ئەو فەسادە کەسی ساڵح ئەو کەسەیە
کە فەسادەکانی کۆمەلگا چارەسەر ئەکا کە پەیامی خێر و ئاشتی پێیە. بۆیە خۆشەویستانم داواکەم لە خۆی گەورە بخاطر ناوە پیرۆزەکانی خۆی بە چاو ماڕووم کە لە ئیسلام تێمان بگەێنێ لە دعوەکەی تێمان بگەێنێ. ئەقول قولي هذا واستغفر الله لكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.